إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، ئەو حەوت شتەی ئەو حەوت تاوانەی کە ئینسان بە هیلاک دەبن و کۆمەڵگا وێران دەکەن خوا پەنامان دات. ئەبی هورەیرە لە فەرمایشتی صحیحدا بۆمان دەیێڕێتەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی: اجتنبوا السبع الموبقات، خۆتان بپارێزن لەو حەوت شتەی کە ئینسان بە هیلاک دەبات. قالوا وما هن يا رسول الله صلى الله عليه وسلم؟ گوتیانەی پێغەمبەری خوای ئەو حەوت شتە کامن کە ئینسان بە هیلاک دەبن، ئەو حەوت گوناه و تاوانە گەورە کە ئینسان بە هیلاک دەبن کامن. پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەم فەرمووی: الئشراک بالله، هاوبەش دانان بۆ خوای گەورە خوا پەناماندا کە باسمان کرد. دووهەم فەرمووی: والسحر، ئەنجا سیحریشمان باس کرد کە دووهەم بوو لەو گوناحانەی کە ئینسان بە هیلاک دەبن. ئەو ڕۆکورتەیەک لە سێهەمین لەو گوناحانە باس دەکەین کە ئینسان بە هیلاک دەبن، کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سێیەمدا فەرمووی: وقتل النفس التي حرم الله إلا بالحق. ئەو حەوت تاوانەی کە ئینسان بە هیلاک دەبن سێمینیان بریتیە لە کوشتنی کەسێک بەناحەق بەبێ ئەوەی کە هیچ حەقێکت لەسەر بێت. ئەوە تاوان و گوناهێکە کە ئینسان بە هیلاک دەبات و کۆمەڵگا وێران دەکات. خوای گەورە دەفەرمێ: ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق، هیچ نەفسێک نەکوژی، بیر لە کوشتنی هیچ کەسێک نەکەیەوە، چونکە خوای پەروەردگار حەرامی کردووە. ذلكم وصاكم به، خوای گەورە ئامۆژگاریتان دەکا بە کۆمەڵێک ئامۆژگاری. یەکێک لەو ئامۆژگاریانە ئەوەیە کە خۆتان لە کوشتن بپارێزن. لعلكم تعقلون، بەڵکو ژیر بن، بەڵکو بیر بکەنەوە بەهۆی ئەو ئامۆژگاریەی کە خوای گەورە دەتان کات، بەڵکو چاکە و خراپە لە یەکجیا بکەنەوە بەهۆی ئامۆژگاریەکانی خودای پەروەردگارەوە. خوای گەورە لە ئاەتێکی دیکەدا دەفەرمێت: من قتل نفسا بغير نفس أو فساد في الأرض، هەر کەسێک یەک کەس بکوژێت بەبێ ئەوەی کە هیچ حەقێکی لەسەر بێت، بەبێ ئەوەی کە هیچ تاوانێکی کرد بێت، فكأنما قتل الناس جميعا، وەکو ئەوەی وایە کە هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێت. ئەوەندە گەورەیە کەسێک بکوژی وەکو ئەوەی وایە هەموو خەڵکی سەرزەویت کوشت بێت و ئیبادەت کرد بێت. ئیبن عەباس دەفەرمێت: ئینسان کە یەک کەس دەکوژێت لە بەرامبەردا وەکو ئەوە وایە کە هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێت، بۆ ئەوەی کە تاوانەکەمان بە گەورە نیشاندات، بۆ ئەوەی کە ئینسان لێی بگەڕێتەوە، بۆ ئەوەی کە ئینسان خۆی لێ بپارێزێت، وەکو ئەوە وایە کە هەموو خەڵکی سەرزەوی بکوژی. جا ئینسانی وا هەیە خوا پەناماندات چەند کەسی کوشتووە، وەکو ئەوەی وایە کە چەند جار هەموو خەڵکی سەرزەوی کوشت بێت. گوناه و تاوانەکەی ئەوەندە گەورەیە. ئەی ئەو کەسەی کە لەبەر بەرژەوەندیەکی دنیایی جاری وا هەیە بیر لە کوشتنی کەسێک دەکەیەوە، لەبەر تووڕەبوون و هەڵچوونێکی کاتی نەفسی، یان لەبەر بەرژەوەندیەکی دنیایی، یاخود لەبەر هەر شتێک کە ئینسان بیر لە کوشتن دەکاتەوە، گوێ بدە ئەو فەرمایشتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بزانە تاوانەکەی چۆنە.
بەڕای کوڕی عازب بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێت پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت لزوال الدنيا أهون على الله، لزوال الدنيا أهون على الله. زوال الدنيا يعني تێکچوونی هەموو دنیا، خراببوونی هەموو دنیا و سەرزەوی ئاسانترە لە لای خوای پەروەردگار، سووکترە لە لای خوای گەورە لە چی؟ لە من قتل مؤمن بغير حق، لەوەی کە یەک ئیماندار بکوژی، یەک ئینسان بکوژی لە لای خوای پەروەردگار لە تێکچوونی هەموو زەوی سەرزەوی لە هەموو دنیا ئاسانترە. یەک کەس بکوژی ئەوەندە گەورەیە برام، یەک کەس بکوژی. بۆچی؟ چونکە ئەرز و ئاسمان لەبەر خاتری ئینسان و بۆ تاقیکردنەوەی ئینسان دروست کراوە. ئینسان وەختێک بیر لەو تاوانەی دەکاتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هەموو دنیا تێکچوونەکەی ئاسانترە لە لای خوای گەورە لەوەی کە ئینسان یەک کەس دەکوژێت. جا بزانە تاوانەکەی چەندە گەورەیە، بزانە بەلای خۆی پەروەردگار چەند گەورەیە برام. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم کە فەرمایشتێکی صحیحە: من قتل رجلا من أهل الذمة، هەر کەسێک یەک کەس بکوژێت لە ئەهلی ذیممە کە لە ناو دەوڵەتی ئیسلامیدان پارێزراون، یەک کەس لەو کەسانە بکوژێت، پێغەمبەر دەفەرمێت لەم یەجید ڕیح الجەنە، ئەو کەسە حەربوونی بەهەشت ناکات. نەک هەر ناچێتە بەهەشتەوە، بۆنی بەهەشتێش ناکات. خوا پەناماندات. ئینجا وئین ریحها لەیوجد من مەسیرەتی 70 عاما، لە کاتێکیشدا کە بۆنی ئەو بەهەشتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم 70 ساڵ ڕێدەڕوات ئەوەندە بۆنی خۆشە ئەو بەهەشتە. دەی ئەو کەسە نەک هەر ناچێتە بەهەشتەوە، بگرە بۆنی بەهەشتیش ناکات. ئەو کەسە لە دووری 70 ساڵ بۆنی بەهەشت ناکات، ئەدی دەبێت چۆن بچێتە بەهەشتەوە؟ چۆن بەتەمای بەهەشت بێت برام؟ تاوانەکەی هێندە گەورەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەو کەسەی تەنانەت یەک کەس بکوژێت بۆنی بەهەشتیش ناکات، نەک هەر ناچێتە بەهەشتەوە. دەی مسلمان بیر بکەوە برام، ئەو تاوانە چەندە گەورەیە لە لای خوای پەروەردگار. جاری وهەیە ئینسان لەبەر بەرژێوەندێکی دنیایی، جاری وهەیە لەبەر ڕق هەستانێک شتێ هەڵچوونێکی دەرونی بیر لە کوشتنی کەسێک دەکاتەوە، لەبەر بەرژەوەندیەکەی، لەبەر پاراستنی کورسیەکەی، جاری وهەیە لەبەر دەسەڵاتەکەی کۆتایی بەرژیانی چەندین کەس دێنێت لەبەرەوەی زەرەری بۆ ئەو کەسە هەیە. بەڵام نازانی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم ناچێتە بەهەشتەوە. ئەگەر بەتەمای بەهەشتی، بەتەمای ڕەزامەندی خوای گەورەی، دەی برام پێغەمبەر دەفەرمێ بۆنی بەهەشت ناکات. لە فەرمایشتێکی دیکەدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لو أن أهل السماء وأهل الأرض اشتركوا في دم مؤمن، ئەگەر ئەهلی ئاسمان و زەوی هەر هەمویان، ئەوەی کە لە ئاسمانەکانە، ئەوەی کە لەسەر زەویە، هەموو ئەو خەڵکەی کە لە ئاسمانە و زەویە بەشدار بن لە کوشتنی یەک تاکە کەس. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم لأكبهم الله في النار، خوای پەروەردگار هەر هەمویان دەباتە ئاگری دۆزەخەوە، نەک هەردەیان باتە دۆزەخ، بەڵکو لەسەر ڕوان دەیان باتە ناو ئاگری دۆزەخەوە. خوا پەناماندات. هەموو ئەهلی ئاسمان و زەوی، هەموو خەڵک بەشدار بێ لە کوشتنی یەک کەسدا. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار هەر هەمووان دەباتە ناو دۆزەخەوە. خوا پەناماندات. دەی بەرام ئەوە گەورەی کوشتنە، ئەوە قەباحەت و گەورەی ئەو گوناهەیە کە ئینسان بە هیلاک دەبات. بەلاژ نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خۆتان لەو حەوت شتە بپارێزن کە ئینسان بە هیلاک دەبات، بەڕاستی بە هیلاک بەرە. تاوان لەو گەورەتر هەیە برام. ئەهلی ئاسمان و زەوی هەمووی بەشدار بێ لە کوشتنی یەک کەس، هەمویان بچنە دۆزەخ. ئەوە حەزەرێکە پێمان دەدات کە کوشتن چەندە گەورەیە، ئینسان بیری لێ نەکاتەوە. ئەو کەسە لە قیامەتدا چییە کە کەسێک دەکوژێت؟ خوای گەورە بۆی ڕوونکردینەوەی خوا پەناماندات. لە سوورەتی ئەنیسادا خوای پەروەردگار دەربارەی سەزای ئەو کەسەی کە کەسێک دەکوژێت دەفەرمێت ومن يقتل مؤمنا متعمدا، هەر کەسێک ئیماندارێک بکوژێت، کەسێک بکوژێت بە عەمدی، بە ئەنقاست، بەبێ ئەوەی کە هیچ حەقێکی لەسەر بێت، خوای گەورە دەفەرمێ فجزاؤه جهنم خالدا فيها، یەکەم سزای ئەوەیە کە دەچێتە ناو دۆزەخەوە، خوای گەورە دێباتە ناو دۆزەخ. خوا پەناماندات. دووهەمیان وغضب الله عليه،
خوای پەروەردگار لێی تۆڕە دەبێت. تۆڕەبوونی خوای گەورە خراپترە لە سزایەکەی، قڕسترە. بۆچی؟ چونکە خوای گەورە کە لە کەسێک تووڕە بوو قسەی لەگەڵدا ناکات، تەماشای ناکات، ڕەحم و بەزەیی پێدا نایەتەوە. ئەوە زۆر گەورەیە. لەگەڵەوەدا کە دەچێت دۆزەخ ئەنجا خوای گەورەش لەو کەسە تووڕە دەبێ کە کەسێک بەناحەق دەکوژێت. سێمیان وەلەعەنەه، هەر ئەوەندەش نا خوای گەورە دەفەرمێ خوای گەورە لەعنەتی لێ دەکات لەو کەسێک کە کەسێک دەکوژێت. لەعنەت یعنی چی؟ اللعنة يعني الطرد والإبعاد، يعني فريدان ودور خستنوا، يعني خواي جورة دوري يخاتو للرحمة خوي فريدة داودري دكاد للرحمة بزي خوي. جاتو بلاي خير بكسيك وبيت تو بلاي خير لخو ببيني خواي جورة للرحمة خوي دوري خاتوا رحمة خواي جورة أرزو آسماني بركردوا دي أو كسيك كسيك دكو جيت خواي جورة للرحمة خوي بدري دخات رحمي بيناكات ولعنه أنجاد شوارميان وأعد له عذابا عظيما. سزايكي زور قورة شدادات، سزايكي زور قورة أو شوار سزاي بوكي بو أو كسيك كسيك بنا حق دكوجت خوابنا من داد ببي أويك هيج حقك لسر بيت دي برام أوان دا قوريا دي برام خواي پروردگار لو كسات ورد بيت أيو كسيك بير لكشتني كسيك دكي ولا برتو ربونيك زاري واهيا بیر لە تووڕەبوونی خوای گەورە بکەوە برام لە دۆزەخدا خوای گەورە هەر تەماشات ناکات، هەر بە چاوی ڕەحمەت تەماشات ناکات، هەر ڕەحمەت پێ ناکات وەبەر لەعنەت دەکەوی کاکە. خوای گەورە سزایەکی زۆر گەورەی بۆ ئەو کەسە ئامادە کردووە. خوای گەورە پەنامان دات. ئەو کەسەی کە بەتەمای بەهەشتی بەتەمای دووری لە ئاگری دۆزەخی بزانە ئەو کەسەی کە کەسێک دەکوژێت خوای پەروەردگار لێی خۆش نابێت. تاوانەکەی ئەوەندە گەورەیە. پیغمبر صلی الله علیه و سلم لفرمایشتی صحیح داده فرمید که ابی درداء بمان دیگریته و ده فرمید بیستوم لپیغمبری صلی الله علیه و سلم كل ذنب عصى الله ان يغفره. حمو گناهک خوای گەورە لی خۆش دەبێت، دەگونجێت خوای گەورە لە هەموو گوناهی خۆش بێت. بەڵام دوو گوناه هەیە پێغەمبەر دەفەرمێ خوای پەروەردگار هەرگیز لەو گوناهانە خۆش نابێت. دوو گوناه وریابە مسلمان، وریابە ئەو کەسەی کە بەتەمای بەهەشتی خوای گەورەی، بەتەمای دیداری خوای گەورەی، بەتەمای دووری لە ئاگری دۆزەخ. ئەو دوو گوناها پێغەمبەر دەفەرمێت خوای گەورە لێیان خۆش نابێت. کامن إلا من مات مشركا، یەکەمیان هەر کەسێک بە مشریکی بمرێت، لەسەر شیرک بمرێت، تەوبە نەکات، لەسەر شیرک بمرێت، ئەو کەسە پێغەمبەر دەفەرمێ خوای گەورە لێی خۆش نابێت. خوا پەنامەندات. دوهميان أو من قتل مؤمنا متعمدا، أو دوغنا هيك خواي قورا ليان خوشنا بدوهمينيان أويا أو كسيك مسلمانك دكوجيت بعمدي وبأن قصد يكوجيت ببي أويك هيج حقيك لسر بيدي كوجيت دي بزانا أو دوهمين لو قناها نيك بيغمبر دفرمي صلى الله عليه وسلم خواي پروردگار آلو دوغناها خوشنا بيت. يعني وريابا مسلمان خوای گەورە لەو گوناهە خۆش نابێت ئللا دەبێت سزایەکەی وەربگری کاکە. هەندێک لە زانایان دەڵێن ئەوەی کە کەسێک دەکوژێت تەنانەت تەوبەشی بۆ نییە. ئەسەح وایە کە تەوبەی بۆ هەیە، بەڵام گوناهێکە هێندە گەورەیە، بۆیە خوای گەورە هێندە بە گەورەمان نیشان دەدات. پێغەمبەر صلی الله علیه وسلم حەزەرمان پێدەدات کاکە ئەو گوناهە بە هیلاک بەرە، بیر لە کوشتن مەکەوە. جاری وهەیە لەسەر شتێکی گچکە کەسێک دەکوژێت دوای لێ پرسە نازانی لەسەر چیشی کوشتووە. دەی بەرام ئەو تاوانە بە هیلاک بەرە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم. دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە ئەوەمان پێ دەڵێت بەڕاستی کوشتن هەوەنتە نییە. پێغەمبەر صلی الله علیه وسلم بەلاش نافەرمێت کاکە بە هیلاک بەرە، کۆمەڵگا وێران دەکات، ژیانی ئینسانەکان تێک دەدات، وەکو ئەوەی وایە هەموو سەرزەویت وێران کرد بێت. دەی بەڕاستی ئەوە حەزەرێکە دەبێ ئینسان لێی وەریا بێت. ئەنجام بەڕاستی ئەوە پێمان دەڵێت ئەو کەسەی کە لەبەر هەڵچوونێک و تۆڕەبوونێک جاری وهەیە بیر لە کوشتن دەکاتەوە، بیر لەو گوناهە مەکەوە بران بە هیلاک دەچی، بیر لە تۆڕەبوونی خوای گەورە بکەوە، بیر لەو دۆزەخە بکەوە، بیر لەو سزا گەورە بکەوە کە خوا دەفەرمێ سزایەکی زۆر گەورە بۆ ئەو کەسە هەیە کە کەسێک دەکوژێت. دەی بەڕاستی ئینسان دەبێ وەریا بێت. ئەگەر ئینسان ئێستا نەتوانێ بەسەر خۆیدا زاڵ بێت، ڕقێکی خۆی بخواتەوە، دوایی تووشی تۆڕەبوونی خوای گەورە دەبێت، زۆر پەشیمان دەبێت، بەڵام ڕزگاربوونی نییە.
دوعا دەکەین و دەپاڕینەوە خوای بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت کەی پارێزراومان کەی لەو گوناهانەی کە ئینسان بە هیلاک دەبن. یا ڕەبی خوایە گیان پارێزراومان کەی لەوەی کە دەستمان نەچێتە خوێنی هیچ کەسێک، کە بیر نەکەینەوە لە کوشتنی هیچ کەسێک. یا ڕەبی خوایە گیان پارێزراومان کەی، کۆمەڵگامان پارێزراوکەی، دین و ئیمانمان پارێزراوکەی، لە بە هیلاک چون بمان پارێزی، لەو گوناه و تاوانانەی کە بە هیلاکمان دەدەن. یا ڕەبی خوایە بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت پارێزراومان کەی، خوایە دین و ئیمانمان پارێزراوکەی، بە ئیمانەوە بمان ژێنێ و بە ئیمانەوەش بمان برێنی. یا ڕەبی خوایە گیان عاقیبەتمان خێرکەی، یا ڕەبی خوایە لە دینی خۆت حاڵیمان کەی، لە گوناه و تاوان پارێزراومان کەی. یا ڕەبی خوایە گیان بەر لەوەی کە بگەینەوە بە تۆ، بەر لەوەی کە بمرین بتوانین ڕەزامەندی تۆ بەدەست بێنین. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش لێمان ڕازی بێ، عاقیبەتمان خێرکەی، بمان پارێزی لە تۆ ڕەبوونی خۆت، بمان خێژێر ڕەحمەت و سایە و سێبەری خۆت. یا ڕەبی خوایە گیان هەمومان بەیەکەوە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا کۆ بکەیەوە، لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دۆزەخ و دەشتی مەحشەر پارێزرامان کەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.